وتارێک بە بۆنێ ڕۆژی جیهانی ئەمنکردنی کار. بە پێی ساڵنامەی ڕێکخراوی جیهانی کار ILO دوێنێ یەکشەممە 28 ئاڤریل بەرامبەر بە نوێی گوڵان ڕۆژی جیهانی ئەمنیەتی کار بوو. ILO ئەم ڕۆژێ لە ساڵی 2003دا بەو مەبەستە دەستنیشان کرد تا بارودۆخێکی ئەمنی کار دیاری بکاتکە کرێکاران تیادا بتوانن وێڕای پارێزراوبوونی کەرامەت و بەهرەمەندبوون لە پشتگیری و دەستەبەری کۆمەڵایەتی درێژە بە بەرهەم بهێنن یان پێشکەشکردنی خزمەتگوزاری بدەن. ئەو فاکتەرەش کە گەرانتی ژینگەیەکی لەو شێوەیە دەدات بریتیە لە ڕێکخراوی سەربەخۆی کرێکاری. کۆماری ئیسلامی بە هەموو توانای خۆیەوە هەوڵی داوەکە پێش بە پێکهاتنی ڕێکخراوە سەربەخۆ کرێکاریەکان بگرێت. شوێنی کار لە ئێران قەتڵگایە. بۆ نمونە لە چەند ڕۆژی ڕابردوودا بەهۆی نەبوونی ژینگەی ئەمن و بارودۆخی گونجاوی کار 4 کرێکار لە گۆرگان، شیراز، تاران و پەردیس تووشی ڕوودا بوون. لەم ڕووداوانەدا 3 کرێکار گیانیان نەدەستا و کرێکارێکی دیکەش بریندار بوو. بەداخەوە ڕۆژ نییە لە سایەی کۆماری ئیسلامی و خاوەنکارانی چاوشنۆکدا هەواڵی لەم شێوەیە نەبیستین. بەم شێوەیە لەژێر ئەو هەلوو مەرجە ستەمکارانەی کە سەرمایەداران بە هاوکاری ڕژیمی کۆماری ئیسلامی لە ناوەندەکانی کار خوڵقاندوویانە، کارگە و کارخانەکان لە ئێراندا زیاتر بوونەتە قەتڵگای کرێکاران نەک ژینگەیەکی ئەمن بۆ بەرهەمهێنان و پێشکەشکردنی خزمەتگوزاری. بە چاوخشاندنێک بەسەر ڕووزاوەکانی شوێنی کار کە بەشێکیان لە ڕۆژنامەکانی خودی ڕژیمدا بڵاو دەبنەوە، بۆمان دەردەکەوێت کە زۆربەی ئەو ڕووداوانە بەهۆی قازانجپەرستی و چاوشنۆکی سرمایه‌دارانەوە ڕوویانداوە. ئەو سرمایه‌دارانە بە مەبەستی قازانجی زیاتر و زیادکردنی سرمایەکانیان لە دابینکردنی کەرەستە و سیستمەکانی ئەمنیەتی کار بە پێی یاسا بنەڕەتی و ستانداردەکان لە ناوەندە کرێکاریەکان خۆ دەبوێرن. ئەوان بەکردەوە کەرەستە و ئامراز و ڕێشوێنەکانی پاراستنی ئەمنیەتیان کەم کردووەتەوە یان بە تەواوەتی نەیان هێشتووە و ئەمەش دەبێتە هۆی زیادبوونی ژمارە و زیانی زۆرتری ڕووداوەکانی شوێنی کار و کەمەندامبوون و گیانەدەستانی کرێکاران. لە هەمان کاتدا نابێ ئەوە لەبیر بکرێت کە نائەمنی ناوەندەکانی کار تەنیا لە ڕووداوەکاندا سنوورزار نابێت. کەمی ئۆکسیژنی پێویست، ژاوەژاوی زۆر، کەمی ڕووناکی، شێداربوونی شوێنەکە، بۆنی ئەو مادانەیە کە دەبنە هۆی نەخۆشی، نەپاراستنی پاکوخاوێنی و شتی لەو چەشنە هەموویان دەبنە هۆی نائەمنبوونی شوێنی کار. لە ڕێگەی ڕاهێنان، دانانی ئیمکاناتی پێویست، چاودێری بەردەوام و پشکنینی پزیشکی و جەرونی بەردەوام بۆ کرێکاران دەتوانرێت تا ڕادێکی زۆر ڕێگری لە ڕووزاوەکانی کار بکرێت. ئەم بابەتە بە شێوەیەکی گشتی لە کۆماری ئیسلامیدا یان بە تەواوەتی بوونیان نییە یان ئەگەریش ببن نمایشین. جگە لەو سەرمایه‌دارانەیە کە ڕێسا و ڕێشوێنە ئەمنیەتیەکان پێشگوێ دەخەن و پێشێلی دەکەن، وەزارەتی کار و دام و دەستگا دەوڵەتیەکانیش کە بەرپرسان لە پشکنینی و چاودێریکردنی ناوەندەکانی کار بەکردەوە بەشدارن لەو کارە ساتانەی کە کرێکاری ئێرانی بەردەوام ڕوبەڕووی دەبنەوە. ئەو ڕووداوانەیە کە دەبنە هۆی گیاندەدەستانی کرێکار بە ئاسانی لەلایەن کارمەندێکی گەندەڵی ئیجارەی کارەوە بە ژێرپێنانی مافی بنەماڵە کرێکاریەکان و لە بەرژەوەندی خاوەنکارەکاندا یەکلای دەکرێنەوە. ئەگەر قوربانیەکە کرێکارێکی کۆچبەری ئەفغانی بێت، تەنانەت لەوانەیە لە ئامارەکانیشدا ناوی تۆمار نەکرێت. وەزارەتی کار بۆ دفاع لە سەرمایه‌دارەکان بەردەوام هەوڵ دەدات ئاماری ڕووداوەکانی شوێنی کار کەمتر لەوەی کە هەیە نیشاندات و لە گرنگی ڕووداوەکە کەم کاتەوە. تەنانەت هەموو ئەو ئامار و نیوە و ناتەواوانەش کە لە بەردەستان نیشان دەدەن کە لە ئێرانی ژێر دەسەڵاتی ڕژیمی دژە کرێکاری کۆماری ئیسلامیدا بە بەراورد لەگەڵ زۆرێک لە وڵاتانی دیکە ڕووداوەکانی شوێنی کار یەکێکە لە گەورەترین هۆکارەکانی گیانەدەستانی کرێکاران. بە پێو ئامارە سانسۆرکراوانە 50% ڕووداوەکانی کار لە کەرچەکانی بیناسازیدا ڕوودەدەن. دوای بیناسازی کانەکانی ئێران دووهەم قەتڵگای کرێکارانن. زۆربەی هەرە زۆری کرێکارانی ئەم دوو پیشەسازیە لە هەبوونی بیمە بێبەشن. بۆ نمونە لە کوێی نزیکەی 2 بۆ 3 ملیۆن کرێکاری بیناسازی تەنیا 600,000 کەس بیمەیان هەیە.
واقعیت ئەوەیە کە لە سیستمی قازانجپەرستی سەرمایەداریدا ڕووداوەکانی کار بەردەوام ڕوودەدەن. بەڵام ڕێکخراوە چینایەتیەکانی کرێکاران لە وڵاتە سەرمایەداری پێشکەوتووەکان توانیویانە دەوڵەتەکان ناچار بکەن کە کۆمەڵێک یاسا و ڕیسا بە قازانجی ئەمنکردنی شوێنی کار لەلایەن خاوەنکارانەوە دەربکەن و خاوەنکارەکان ناچار بکەن بە دابینکردنی هەزینەی پێویست ئەمنیەتی شوێنی کار تا ڕادێکی بەرچاو مسۆگەر بکەن. بە واتایەکی تر ڕێکخراوە کرێکاریەکان توانیویانە بە چاودێریکردن بەسەر ئیجارە دەوڵەتیە پەیوەندیدارەکان دانانی کۆنتترۆل بەسەر جێبەجێکردنی ڕێساکانی ئەمنیەتی شوێنی کار لەلایەن خاوەنکارگەکان، کارخانەکان، کانەکان و ناوەندە خزمەتگوزاریەکان ناوەندگەلێکی کاری تا ڕادەیەک ئەمن بۆ ئەنجامەکانیان دابینکەن. ئەلبەتە خاوەنانی سەرمایە بە هاوکاری دەوڵەتەکان لە چەندەیە ڕابردوودا و بە کەڵگوەرگرتن لە نیئۆلیبرالیزمی ئابووری خۆیان لە دابینکردنی هەزینەی پێویست بۆ ئەمنکردنی ناوەندەکانی کار دەرباس کردووە. ئەمەش ئەوە دەردەخات کە ئەمنیەتی شوێنی کار بابەتێکی چینایەتیە و پەیوەندی بە هاوسەنگی هێزەوە هەیە. لەو ڕووەوەکە هەموو ڕوودا و کارەسات و نەخۆشیەکان لە سیستمی سەرمایەداریەوە سەرچاوە دەگرێت ئەو کارەساتانە تا ڕووخاندنی ئەم سیستمە لە ڕێگەی خەباتێکی کرێکاریەوە کۆتاییان نایێت. بەڵام تا لە ناوبردنی تەواوەتی ئەم سیستمە دەتوانرێت ئەمنیەتی ناوەندەکانی کارە تا ڕادێکی زۆر لە ڕێگەی چالاکی ڕێکخراوە کرێکاریەکانەوە مسۆگەر بکرێت. پێویستە لە ڕێوڕسمەکانی ڕۆژیەکی ئایاردا ئەو ڕاستیە وەبیر بخرێتەوە کە دەستەبەرکردنی ئەمنیەتی شوێنی کار بابەتێکی زۆر گرنگە و دەتوانرێت بەسەر سەرمایەداران و دەوڵەتەکانیدا بسەپێنرێت.